دكتور جانز أحمد والله من زانكو طراو كردوا لوزارة پەروەردەی عێراق دامەزرێن کوردستان تەواو کردووە. باشە ئێتر پرسیارم لە هەنێ مامۆستا کردو مامۆستا ڕەمەزانی چۆچ ماڵەوە ئەستا عوبەید و کۆمەڵێک مەلا و توانە دروستە بمەرجە شوێنی کەسی تر نەگریت ولا پیشەکەی خۆشدا و بنێت. يعني يعني ما بس تشيا بوشي يعني تشيا شتيا كذا بمزري بپاره دام ئەمەزرێن بپاره پرسیارم لە مامۆستا محەممەد مەلافاغی شار زۆری کردوتی ئەو بە هیچ شێوەیەک دروست نییە وتی گومانی تایە مەلا ڕەمەزان وتی من نازانم من دروست نازانم دروست وتی چی؟ وتی دروست نییە نازانم بەس مەلا ڕەمەزان وتی دروستە یعنی کۆمەڵێکیان دروستە کۆمەڵێکیان دروست نییە. بەڵێ برایگیان برا بەڕێزەکەم پرسیارەکەت حاڵی بووم يعني ئایا دروستە ئینسان بەپارە تەعین بێت پارە بدا ڕشوە بدا بەرتیل بدا بۆی تەعین بێ. پیامبری خوا عليه الصلاة والسلام لعنتي كردوا لعن الله الراشي والمرتشي دفرمي خوا يقول لعنتي لو كسكردوا كبرتي لك دا لوش كبرتي لك وردقريت باشا مرجع هندي الى ما مستعين دلن شي دلن باشا خطو حقي كزنا خويت مثلا تو اگر تعينت كان وظيفه كبيد ددن نالن ولا كاكا اگر بارا ما بديتي فلانه كس فصل دكيني تولى شويني دادنين بو بيانوا دلن كواتا دروستا انسان بپاره تعين بيت اما رشوانيه بلام سلامتتر بۆ دینەکەت براکەم ئەوەیە کە پارە نەدەیت. بۆچی؟ چونکە بۆ نمونە مەسئولێکی گەندەڵە وەزیرێکی گەندەڵ کە هەبێت خۆی و تاقمێک عیسابەی لە بەردەستە یاڵڵا چێ پارەیدا تەعینی کەن پارە نەبوو تەعینی مەکەن. ئێ باشە براکەم ئەو تۆ پارەت هەیە بە پارە تەعین دەبی ئەی کوڕی فەقیرەکە چی بکات؟ ئەو ژۆکو تۆ کولیە خوێندو لەوانەیە دەرەجەی لە تۆش بەرزتر بێت و ئێستا ئەو تەعین نابێت کەچی تۆ تەعین دەبی بۆ چکە تۆ پارەت هەیە. بەڵام کە تۆ پارەیان نەدەیتێ و من نەیان دەمێ ئەوی تریش نەیانداتێ ئێ ناچارن خەڵکە دەبێت تەعینکەن وەزیفەکان بە شاغیری دەمێنە ئەو کاتە خەڵک تەعین دەکەن بەبێ ئەو پارە دانش. بۆیە ڕاستە کەس فەسڵ ناکەن کە تۆ دابنێن بەڵام تۆ ڕێگایەک دەچێشیت بۆ دوای خۆت کە زەربە و زەرەر لە ئەو کەسانە دەدەی کە پارەیان نییە و ئەو مەسئولە گەندەڵانش فێری ئەوە دەکەن کە چی بن کە پارە وەربگرن. نا ولا تعاونوا على الإثم والعدوان. خواهی گەورە دەفەرمێ هاوکاری یەکتر مەکەن لەسەر گوناه و تاوان و ستەم. ئەوە هاوکاری تۆ یارمەتی ئەو مەسئولە گەندەڵان دەدەی کە بەردەوام بن لە گەندەڵی کارێکی خراپە براکەم.